دوای چەند سەعاتێک لە ڕاگەیاندنی چارەسەری گرفتی وەرگرتنی گەرمی جوتیاران لەلایەن سایلۆی هەولێر، جارێکی تر جوتیاران چوونەوە بەردەم سایلۆی هەولێر، داوایان کرد ئەو بەڵێنەی حکوومەت پێی داون جێبەجێ بکرێت. متفرقة نعدالة كابولا ولا بروي خركانك هي زور لباش مش بتسميلي كده مش هتس تسميل ما نكدي نازان هوكارسيا وأنا كبيش هوكارسيا عم خرجزاني وكار جندل يكيتي أنا معناه هي كابر بنصرة وبقشتها بي حتى ستسميلي كده فرعك تسميلي كده بداخو أورو وزبي كمي گەرمی جوتیاران کە ڕۆی لە سایلۆی هەولێرەوە فەحسکرا لێرە هەمووی دەرەجەیەک دەرچووە لە کۆمپانیای خۆشناو 15 سیارەمان ڕەفسکرا و هەر لە هەر لۆرێکیش 5 تەن تا 6 تەن گەرمی بە هەوا بۆ خۆی بردووە. دایان بارهەڵگری جوتیاران لە بەردەم سایلۆی هەولێر لە چاوەڕوانی دان وەک جوتیاران دەڵێن بەشێکی زۆری گەنمەکانمان لێ دەجێڕدرێتەوە و بەشێکی تری ڕەت دەکرێتەوە لەلایەن ئەو کۆمپانیایی بڕیاری کڕینی لێداوە. ئەوە زولمەکی گەورەیە داشکان خەسمی دەبی ئەو بەناوی کۆمپانیای لە بۆ ئاردیمانە مانعنیە با خەسمەکی معقولی بی 500 کیلۆ بی 700 کیلۆ بی برابا تەنەک بی نەگوترا 500 و 300 کیلۆ لەسەر 700 هزار دیناری دەکات چ مەبلەغە برای بەڕێزم ما فەلاعچیە بەرگری ئەو مخەفەتەی بکە. گەرم تەسمیل کردیە لە وێندەرێ هەموو لە هەباشەدایە شازی گەرمی هەولێر چادووە بەڕاستی یەک دنجی لێ نادینەوە کە غەڵەتی غەشی تێدا بێ ئەو جا ڕەفسی کردیە لە وێندەرێ باشە بۆ کاری گۆتی بە ئێساوە سیارەکە لە وێندەرێ بە پاڵەسوو دەرە دەبڕووی بە دەرێ کاکە بەڕاستی دەرێ بە پاڵەسوو ئێساوە ڕام کردێ بە تۆپسی چی لە سیارەکەم کەم لە وێندەرێ کاکە من. حکوومەتی عێراق بڕیاریدا بە وەرگرتنی بڕی 145,000 تۆن گەرمی جوتیارانی هەولێر، بەڵام تا ئێستا بەشێک لە جوتیاران گەرمەکانیان لێ وەرنەگیراوە. لا چەند ڕۆژی ڕابردووش بریکاری وەزارەتی بازرگانی و پیشەسازی ڕایگەیاند کەم تەرخەمی لا سایلۆی هەولێر هەیە و لێکۆڵینەوەش دەستی پێکردووە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.